بەڵای زەنەگەڵتان بەردەوامین پرۆژێکی گرنگ لە شاری سلێمانی ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە یان کاری بۆ کرێت بۆی بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەم پرۆژەیە لە گەڕێکی سامونکەران و بەتایبەتر لە گەڕێکی قەزازەکانی شاری سلێمانی کە گەڕێکێکی کەلتوری و دێرینی شاری سلێمانی و گەڕێکێکی کۆن و هەروەها بەو مێژوەی خۆی ماوەتەوە بۆ جوانیی خۆی ماوەتەوە کە کەلتور و فەرهەنگی ئەم شاری پاراستووە. لێستایە کارەکرێت بۆ پرۆژەکە بە ناوی پیاسەی کەلتوریە کە ئەم گەڕەکە تایبەتەکرێت بە ئەو پرۆژەیە. بەڵام چی ئەم پرۆژەی خستۆتە بواری جێبەجێکردنەوە یان ئەوێ بخواتە بواری جێبەجێکردنەوە و دوو خوێندکار ئەوانیش خوێندکار ترێنیاس خاوەنی پرۆژە بەخێربێن سلااوتان لێ بێت و شەن بەختیار بە هەمان شێوە خاوەنی بەخێربێن. ئێمە ئەڵین خوێندکار بەڵام خۆتان مناسێنن ترێکێیە شەنکێیە و چۆن بۆ ئەم بیرۆکەیەتان بۆ هاتوو لە کێش خوێندکارن؟ من ئەمە خوێندکارین لە جامیعە و من ناوم ترێنیازەوە ئەم پرۆژەیە لە چیەوە ئێمە ئەم بیرۆکەیەمان بۆ هاو ئێمە ئەبینین لە وڵاتانی دەرەوە هەمووی کولتوری خۆی هەیە هەموو وڵاتی کولتور و عادەت و ترادیشنی خۆی هەیە ئێمەش هەمان ئەو شتە بەس بۆ نمونەک ئەچی بۆ کۆڵانەکان ئەبینی ئەم شوێنە کولتوریانە زۆر کەس بلایەنەوە مهم نییە زۆر کەس گوێ ناگرێت لەیانە بۆ منە سەیریان ناکە نازانن چییە ئێمە پێمان باش بوو کە ئەم کۆڵانانەی کە ئێستا بە چۆن بڵێ پشتگوێ خراون بیکەنە پرۆژەیە کە بوون بیکەن بە شوێنێکی گەشتیاری کە خەڵکانی وڵاتانی دەرەوە ئەم پرۆژەیە ببینن بزانن کولتوری ڕەسەنی کوردی چۆناهینەیە. دەستخۆشترێ شەم خۆت بناسێنیت و پوتی خوێندکاری زانکۆین بەڵام خوێندکاری زانکۆ سپام زانکۆ چ بەشێک؟ زانکۆی کۆمارین بەشی بزنس ئەدمینستریشن کارگەری کار بە کوردی قۆناغی دووەمین ئەمە بۆ ڕۆژی زانکۆ لە زانکۆی کۆمار ئەم پرۆژێمان هەڵبژارد بە شتێکی باشمانزانی چونکە لە ئێستایە کولتور و کەلەپوری کوردی زۆر لە ناوچووە اینجا گەنج لە تەمەنی ئێمەیە هیچ ناچێت بەلای کولتوری کوردیە ئێمە ئەمانەیە بۆنەوەکانی دوای ئێمەش ئەم شتانە بمێنێتەوە و بۆیە ئەم پرۆژەمان هەڵبژاردووە. زۆر باشە هاتووتری ئەگەر بەوردی باس لە پرۆژەکە بکەین باس لە پرۆژەیە بکە پرۆژەکە چۆن بووە چەند دەستان پێ کردووە باسێکش لە پرۆژەکە بکەین. پرۆژەکەی ئێمە چونکە ئیشەکات لەسەر هەم کولتوری کوردی و هەم گەشتیاری ینی ئێمە ئەم دوو شتەمان دەمج کردومانە بە یەک پرۆژە و پرۆژەکەی ئێمە ئەوەیە ئەم شتە کوردیواریانە بکەین بە شێوازێک کە بێ بە شوێنی گەشتیاری. پرۆژەکە لە کێوە دەست پێ ئەکات ئێمە دانیشتین هەردووکمان من و شان پێکەوە قسەمان لەسەر ئەوە کرد کە چۆن بە شێوازێک کللتوری کوردی بە نەوەکانی تر بناسێنین کە بیکەین بە شێوازێکە هەم چێژبەخش بێت و هەم لا کاتێکی شاشتێکت فێرکات. ئێمە کە ئەم پرۆژەیەمان کرد ئەمە نامانەوێت کللتوری کوردی یان بۆ منە گەڕێکی قەزازەکان هەمووی بگۆڕین هەمووی تێک بین چکە خۆی جوانەکەی لەوەیە کە کۆنن و هەمووی مێژووی هەیە. ئێمە ئەچین چیەکەین بەزیین ئەم شوێنانە نوێژەنەکەینەوە بە شێوازێک کە کوردەوارێتی و کۆنیاتی خۆی بمێنێتەوە. اینجا لە هەمان کاتا بیکەین بە شوێنێکی گەشتیاری اینجا لەسەر بۆ نمونە هەمومان ئەزانین کە زیرەکی دەستکرد زۆر باوە بە تایبەتی جلی ئێمە کە زیرەکی دەستکرد زۆر ئاشنان پێی ئێمە بە شێوازێک ئەم پرۆژەی پێشکەشەکەین بە زیرەکی دەستکردیش بتوانین ئیسفادەی لێکین چۆن بتوانین ئیسفادەی لێکین لە هەموو کۆڵانەکانە لە هەموو سەر سوچێکە قەتعەیەکدا بنین کە بۆ نمە بە QR کۆدێک بتوانی سکانی بکەیت و مێژووی ئەم شوێنە و پێ بڵێت و هەم ڕسمێکی تفشان بات هەم بۆ نمونە بە سەوتی بێت یان بە نووسین پێت بڵێ ئەم شوێنە چییە بۆ نمونە ئێمە هەمومان نەزانین کە هونەرمەندە کۆنەکانی ئێمە بۆ نمونە پیرەمێردە یان سنەبەر لە ئەمانە هەمووی لەم شوێنەیە ژیاون بۆ نمونە هەر ماڵی پیرەمێرد لەم کۆڵانانەیە هەیە ئێمە بەتەمان چی بکەین QR کۆدێک لە بەردەم ماڵەکەیە دابنین کە مێژووی ئەوێت پیشان بات بیان بیکەین بە مەتحەفێک کە پڕ بێ لە هەموو شتە جوانەکانی هونەرمەندە کوردیەکان کە لەو منتیقەیە ژیاون کە ئاشنایکەین بە نەوەی تازەکان. دەستە خۆش بێت و شان زانیاریمان بێتە لەسەر ئەو وێنانە ئەم نەخشانە باز لە چیەکات؟ ئەوە نەخشەی ئەمە وێنەی بیفۆر و ئافتەری گەڕێکی قەزازەکانە خۆی ئێمە ئەمانەوە بیکەین بە شوێنێکی ئاوا ئەمە لە شەوایە باشە ئەمە ڤیددیۆکانیەتی کە ئەمانە نووسیمانە بیفۆر و ئافتەر. باش ئەمە وێنەکەیەتی کە خۆی گەڕێکی قەزازەکان بە چ جۆرەکە و ئێوە ئەتانەوە بەم جۆرەی لێ بکەن بۆ گۆڕانکاریانی بۆن من لەم گەڕەکەیە
لە ڕووی ڕووناکی و وەکو ئەو گوڵات و هەموو جوانکاری کۆڵانەکە بۆتان زیاد کردووە چی تری بۆ زیاکەن بە کۆڵانەکە؟ ئەمە لە جیاتی ساری ئاسایی ساری گۆڵ بەکارێنین بۆی ژینگە پیس نەبێت و لە دیوارەکان هەمووی بە گوڵ ئاڕازێنینەوە و هەروەها سەوزایی زۆر زۆر بۆ داانین و لایتێکی زۆر زۆر جوان دائانین بۆ ئەوەی کە لە شەوە دیمەنێکی زۆر جوان ببەخشە بە ناوچەکە و هەروەها لە جیاتی کارەبا تاقی شەمسی بەکارێنی. زۆر باشە. خات و ترێکاتێک کە ئێوە ئەتانەوێت ئەم گەڕەکانە بۆ شێوازە کللتوریە دووبارە نۆژەن بکرێتەوانێ بەڵام شێوازە ڕسەنانتی خۆی لە دەست نیە کەواتە زانیارێکی تاوا لەسەر مێژووی ئەو شوێنانە تا چەند گرنگە بۆ ئێوە هەروە ئێمە کەسانێکمانەیە کە لە بواری مێژووا کارەکەن بتوانن سوود لە ئەزمموی ئەوانی شۆر بگرن بۆ ئەوەی ئێوە کە ئەڵەن ئێمە ئەمانەوێ کللتورەکەمان لە دەست نات و بۆ نەوەکانی دوای خۆشمان بتوانن کاتێک کە ئەچنە ئەو گەڕەکانە ڕسەنایەتەکەی بمێنێتەوە کاتە ئەبێ مێژوەکەشی جوان جوانشی بکرێتەوە اینجا ئێوە بتوانن ئەوە بکەن. مێژوی گۆڕێکی قەزازەکان ناوی قەزازەکان لەوە هاتووە کە ژنانی ئەو سەردەمایان بۆ نمونە لە کۆنا چەفتە و بۆ نمونە ئەمە سربەست و ئەمانیان شتە جلە کۆڵوانەوە بیزەبەت ئەمانە هەبووە و لەوان وشەی قەزازەکان لەمانەوە هاتووە کە بۆن ئەوانیان بەکارهێناوە ئەتاو گەڕەکەشەوە هەر بەناوی ئەوانەوە دانراوە ئەمەش هەر شتێکی زۆر زۆر جوانە لە کوردیا کە ئێمە بتوانین باسیکەین دامان ناوە ئێمە لە پرۆژەکەیە شوێنێکدا بنین کە تایبەت بێت وەکو مەتحەم هەوە هەم وەکو مەتحەفێ وابێ هەمووکو شوێنێک وابێ کە خەڵک لێ فێربەشتی کوردەواری بێ ئیتر لە جلوبەرگی کوردەواری بێ یان لە ئەو شتومەکانی کە پێشتر لە کۆنا بەکاریان هێناوە بیکەین بە مەتحەفێک و لە کۆڵانەکانە دای بنین یان شوێنێکی دابنین کە بە تایبەت بێت بە شتی کوردەکان. باشە خانمانێکی زۆر ئێستا خەریکی دروستکردنی کاری دەستڕەنگینین و خەریکی ئەو گوڵینکە و چەفتە و کوڵانە خەریکە مۆدیەتەوە خانمان زۆر لەگەڵ جلی کوردیا بەکاری هێنن پێتان باشە شوێنێک دابنێن بۆ ئەو خانمانی کە ئێستا و کاراکەن و بە هەمان شێوە وەکو زیندووکردنەوەیەک بۆ ناوی گەڕەکەکە کارێکیش بێت بۆ هەلی کارێکیش بێت بۆ ئەو خانمانەی خولیای ئەو کاریان هەیە. بەتەکید ئێمە دامان ناو لە پرۆژەکەشا باسی ئەەکەین کە راپۆرتەکە نووسیمانە لە کاتی بۆنەکانە بۆ منە ئیڤنت ئەکرێ بۆ منە فستیڤاڵی پاییزە ئەم فستیڤالانە بۆ منە نەورۆزە سەری ساڵ ئەمانە ئێمە ئەمانەوێت شوێنێکمان هەبێ کە تایبەت بێت بە شتی کوردەواری ئێتەبعاان ئێمە ئەکەیەکێک شتی کوردی دروستەکات بە تایبەتی ئیشی دەستکرد کە لە کۆنا هەمووی خۆمان شتمان دروست کردووە شوێنێکدا ئەنێن کە هەمە بێ بە هەلێکی باش بۆ خانمان کە بتوانن ئەو توانایی کە هەیەە بیفرۆشەنیان بە خەڵکی ئاشنا بکەن و بە تایبەتی لە فستیڤالەکانە ئەسڵ ئێمە پێمان خۆشە بێت کە بتوانین ئەم پرۆژێ بێ بە کارێکە هەمووان ئیسفادەی لێ بکەن. زۆر باشە خاتوشەن ئێوە پرۆژەکەتان ئامادە کردو لەوەی کە لەسەرێکێک لە گەڕەکەەکان دیزاینتان کردو کەم کارە بکرێت تا چەند دەست پێشخەری هەبوو بۆ ئەم پرۆژەی ئێوە لەوەی کە پرۆژەکەتان لە پرۆژە بکرێتە بواری جێبەجێکردنەوە یەکێک لە پرۆژەکە ئێمە کە ئەو ڕۆژێک لە ڕۆژی زانکۆی ئێمە باسمان کرد هەموو کەسە زۆ پشتگیری کردین یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو کە ئێمە لەم تەمەنی ئێمەیە گەنجەکان زۆر بیلەوە ناکەنەوە تا هەنێک کەسی هەر کوردیش نازانێت هەر بە کوردیش قسە ناکات زیاتر بە ئینگلیزی قساکەن ئێمە لەم کاتی ئالوێن لەم تەمەنە ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە هەستی بە تازەکردنەوەی یەکێک لە گەڕک کۆنەکانی سلێمانی و کولتور و کەلەپوری گەڕەکان لە هی کورد و کوردستان بپارێزین ئەمە شتێکی زۆر باش بوو هەموو کەسێ زۆری بەدڵ بوو و سەرۆکی گەشت و گوزار ئەمەلخان زۆر پشتگیری پرۆژەکەی ئێمەی کرد زۆر بەدڵی بوو ڤیددیوەیەکیشی بۆ دروست کردین لە ڕۆژی جامیعە ڤیددیۆکەماندانا بۆ دوو سکرینماندانا بوو یەکێک لە سکرینەکان هەمان ئەو ڤیددیوانی دووبارە کردەوە سکرینێکی تایبەتیشماندانا بوو بۆ خاتو ئەمەل جەلال کە ئەو پەیامەی کە بۆ ئێمەی نردبوو کە خەڵکیش بیبینێ و ئەمەش زۆر چۆن بڵێ زۆر پرۆژێکتێک ئێمەی بردە پێشەوە کە ئەو ڤیددیۆماندانە کە خەڵکەکان ئاهاتن سریانە کرد بەلایەنەوە شتێکی سەرنجڕاکێش بوو کە گەنجی کورد ئێستا بیریان لەوە کردوێتەوە کە پرۆژەیەکی ئاهاینە بێن شاری سلێمانیە بۆ خاتو ئەمەل بەردەوام پشتگیری گەنجانە پشتگیری کەسێکات پرۆژەیەکە کە خزمەت بە شارەکە بکات خزمەت بە گەشت و گوزار بکات بە گشتی وەکو سەرۆکی دەستەی گشت و گوزار ئەو پشتگیری ئێوە کات بەڵام چیتر یۆکیستان پشتگیری چیترە
بۆ جێبەجێکردنی پرۆژەکە؟ ئێمە پێویستمان بە وەزارەتی شارەوانیە کە ئەویش بێتە پێشەوە کە ئەم پرۆژەیەت یارمەتیمان بە بێنەکەبیانی بەشدار بێت لەگەڵمانە و هەم پێویستمان بە جەماعەتی بۆ نمونەیەکێک بێت کە ئەندازیار بێت و ئەم شانەکە بۆ نمونە یارمەتیمان بەر ئەم پرۆژەی بێنە پێشەوە بەس چونکە شوێنەکە هەم زۆر کۆنا هەم پێویستە بێت زۆر بە زیرەکان و زۆر بە وریانانەوە ئێمە تعاملکەین لەگەڵ ئەم ماڵا کۆنانەیە ئەم گەڕەکە کۆنانەیە بۆیە پێویستمان بە یەکێکە کە بۆ نمونە لە بواری کللتوری و بواری مێژووی بۆنمەتر لە ئەگاداری مێژووی شارەکە و لە هەمان کاتە بەتایبەت گەڕێکی قەزازەکان ینی ئەو منتیقەیە چکە ئەو منتیقەیە زۆر لۆدێکی لەسەرە چکە هەم ناو بازارە هەم جەرگەی شارەکەیە سەو ئێمە بە شتێ بکەین کە زۆر قەرباڵغی دروست نەکرێت و لە هەمان کاتە بۆ نمونە هەموو کەسێک بتوانێت بێتە ناو ئەم گەڕەکانەوە کە نەبێ بە شێوازێک کە زۆر بۆ نمونە خەڵک ئیزعاج کات یان بۆ نمونە بێ بە قەرباڵەیەکی زۆر دەخۆش خاتوشەنووکو ئاستەنگ کە بێتە بەردەم پرۆژەکە پێتان وایە چیە ئەبێتە ڕێگە لە بەردەم پرۆژەکەیە؟ کێشەی خەڵکی ناوچەکە ئەوە بێ بە ئاستا بێ بە ئاستان بەس ئێمە شتێک بۆ شتێکی وامان کردووە کە نەهێڵین ئەوان بێزار ببێ ئەمە خانۆنی گەڵمان ژاردووە کە ئەوانە هەمووی چۆڵ کراون و مڵکی حکومەتن تقریبی 10 بۆ 15 خانووە نابێت بە ئەوان بێزار نەهێڵین ئەوان بێزار بن بە ئیشەکەی ئێمە و هەروەها ئێمە بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی دوو گەراج کۆنتاکتی لەگەڵاکەی یەکێک لە بیدایەتی پرۆژەکەی ئێمەیە وەکێک لە ئەخیری پرۆژەکەی ئێمەیە لە گروپە گەشتارەکان کاتێک گەشتارمان بۆ هێنن ئەتوانن پاسەکانیان لێوا بوەستێنن دوایمە گەشتارەکان بە سیارەی گۆڵف بێت یاخود بەپێی دڵی خۆیان ئێمە ئەنگەڕێنین بە ناو ناوچەکەیە. زۆر باشە ئێمە میشاڵین گەنجەکانی ئێمە خاوەن لە هاتوویەکی زۆرن بەهرەمەندن بەڵام ئەگەر پاڵپشتیان بکرێت ئێستا بە خۆشحاڵی و لەوەیکی ئێوە بینین کە خاوەن پرۆژەیەکی خۆتانن بەڵام کاتێک ئەم پرۆژەیە دەستان پێکرد تا چەند زانکۆ هاوکارتان بوو بۆ ئەوەی کە ئێوە ئەم پرۆژەیە بگەێنەوەی کە ئێستا تەنها جێبەجێکردنەکەی ماوە لە پرۆژەکەی ئێوە هەموو کارێکی تەواو بۆ ئەوەی کە لەسەر ئێوە وەکو خاوەنی پرۆژەکە تا چەند گرنگە لەو زانکۆیانە ڕۆژێکە بێت ئێمە میوانداریشمان کردن لەو کاتەیە کە ڕۆژی کردنەوەی زانکۆی کۆمار بوو بۆ ئەوەی کە پرۆژەتان هەبوو فستیڤال هەبوو لەوێ تا چەند گرنگە پاڵپشتیتان بکرێت وەی کە بتوانن خاوەنی پرۆژەی زۆر بن ئێوە شتان کەمترنیە گەنجەکانی ئێمە هیچیان کەمترنیە لە چاو گەنجەکانی جیهانە. بالضبط طبعا زانکۆی کۆمار یانی زانکۆکەی ئێمە کە ئەم پرۆژەی کرد و ڕۆژی ژیانی زانکۆکان هەلێکی زۆر باشە بۆ گەنجان طبعا کە ئەوانەی کە لە جامیعیان کە پێویستیان بە شتێکە پێویستیان بە هەلێکە کە ئەو توانە ئەو بەهرەی کە تیانە پیشانی خەڵکی بان هەم ئێمەژنا زۆر پرۆژەی تریتیا بوو لە ئەو ڕۆژەیە کە زۆر فکرێکی جوان بە هەمووی پلانیان بۆ دانابوو پلان داڕشکرا بوو بۆ هەمووی پێویستیان بەیەکێکە کە یارمەتیان باوەکو جەنابتان وتان بۆ زانکۆکەی ئێمە کە ئەم ئیشەی کردووە یارمەتیەک لە ئەوەڵەوە تا ئەخیر زۆر پاڵپشتی ئێمە بوون بۆ ئەم کارە و بە تایبەتی مامۆستاکەمان مامۆستا چیاوان ئازاد کە ئەویش زۆر یارمەتیانی سەر پەرشتیاری ئیشەکەی ئێمە بوو هەر لە ئەوڵەوە هەتا ئەخیر ئەو لەگەڵمانە بوو. باش داتان ناوەکو پیشەیەک لەو پرۆژەیە هەم زیندووەکەنەوە یان ئەو پرۆژانی تر چێ کۆکەنەوە لەو پرۆژەکەیە؟ ئێمە ئەمانەوێت مجموعەیە کافتریا و ڕێستۆران دانین لە شوێنەکە شەمەمە داناون قاوەخانەی سەرچیمان هەبووە قاوەخانەی سەرچیمانی تایە؟ ئەوش تازە ئەبڵێنەوە بەڵێ بەتەکید چکاوە خۆی هەر لەوێ بووە مجموعەیە کافتریا ڕێستۆران دائەنین بەس ناهێڵین کولتور و کەلەپوری ئەو ناوچەیە تێک بات و هەروەها شتێکی بیرمان لە شتێکی زۆر باشتریش کردوتەوە بۆ شوێن بۆ فیستیڤاڵی کولتوری هەنێک سا لێرە شوێنێکی ئەوتۆنیە بۆی کە بتوانین فیستیڤاڵێکی کولتوری لێ بکەی ئێمە لەوێ شوێنێکی بۆ دائانەی بۆ بتوانین فیستیڤاڵەکە لێ بکرێ و بە شێوەیەکی زۆر جوانتر و هەم لەگەڵ شتە کوردیەکانە تێکەڵە بێت. زۆر باشە خۆشتان ئاماژەتان بەوە کردلەوەی کە ئێوە هاتوون دەستان بردووە بۆ لایەنە کلتورەکە بۆ لایەنە ڕەسەنایەتەکە لەوەی کە خاتوشان ئاماژەشی بۆ کرد من زۆرم پێخۆش بوو ئێمە زۆر گەنجمان هەیە لە ئێستاە تەنانەت بە کوردی ناتوانێت قسە بکات لە بروی کە زمانیەکەین بۆ بە زمانی دووەم و سێەمە بۆ بە زمانی یەکەم کەواتە تا چەند گرنگە ئێوە کە ئێسەنەوەی تازن بتوانن وا بکەن لەوەی کە ئێتی وردە ئەمە نەوێت بەنەریتێک لەوەی کە ئەگەر من زمانی دووەم و سێەم بزانم ببێت بۆی کە من کەسێکی جیاواز و ڕۆشنبیرترم ئێوە هاتوون بەم گەنجەتی خۆتانەوە بەم لایەتی خۆتانەوە دەستان بدە بۆ لایەنە کلتور و ڕەسەنیەکە. زۆر سپاس طبعا ئێمە
إما الجامعة إما هم أنا زاني الجامعة كأهلية طبعا هم منهجة كمان بإنجليزية بس أما ناقينت كإما ومنهجة كإما بإنجليزي بو بس يتطاو همو زمانة كمان إنجليزي بي أو بروجاني كيكين همي بروجي بياني بي إما چون چی مان کردوا أوي كلا درو كراوات اللي ولات بياني كانا إما هنا ومانا استفادة مالية كردوا بو كلتوري خومان يعني لهما جالا دري شو همان اشتاكن بزماني خوان بكلتوري خوان ين إشيكي واكن إما وإنجليزي كأزاني وكشمال لوانية بس إما ما نبت هدفي إما أويا كجنجاني تر هربن بو خالك رساني كردي وكلتوري كردي بباريزن با أوي كبون إما هموي طاقيكي هي هموي إنرجيكي خوي هي هموي بهريتيا بس أو بهري بو بكارنا هينن بو كلتوري خوما بو إما عادات وتقاليد مانه للتجاوز لولاتاني تر بو ناي أو بهريكة تياتا لكردي خومانا بكاري بيني هم إستفادة لي بيت وشونك إما زور أو مانية أجر يكيك بيتا بيشو أم بروجانا بكا طبعا إستفادة كي زور يبيت شكو تاكا شكو زور كز ناد إشيكي وكاد يعني شيكي زور جوانا بيت وأهم إستفادة شي أبيت بو هەلی کار بۆ گەنجانی خۆمان ئەمە پرۆژەیە نەکراوە لە پێشترا و پرۆژێکی لەو جۆرە بوون منە لە شاری سلێمانیا بوونی نییە لە شارەکانی تریژا بوونی نییە ئەکرێت بڵێن بوونی ئەم پرۆژەیە لە شارێکی وەک شاری سلێمانیا هانی گەشتیارەدات کە زیاتر سەردانی شاری سلێمانی بکات بەتەکید چونکە ئێمە دامانەوە لە پلانمانە کە کۆنتات بکەین لەگەڵ گروپی گەشتیارەکانە کە بۆ نمونە لە وڵاتانی دەرەوەیەن کە سەیری ئەم شوێنە بکەن کە چەند جوانە و چەند مێژووی لە خۆ گرتووە ئەنجا ئێمە بێ مارکتینگێکی زۆر باشی بۆ بکەین کە بڵاوی کەینەوە بە ئەم شارەکە بەم کەسانی دەرەوە کە بێن گروپی گەشتیارەکان کە بێن بۆ ئەم شوێنە ئێمە ئەبینین لە وڵاتانی دەرەوە وا پیشانی ئەیەن کە شوێنەکە زۆر تایبەتە و زۆر تاکە خاڵە بەهێزەکانی ئەو شوێنە ئەخەنە ڕۆ ئێمە ئەگەر بتوانین کۆنتاکت بکەین لەگەڵ گروپی گەشتیارەکانە تەبعانە بێ بە شێوازێک کە خەڵک لەبەر ئەم منتیقەیە سەردانی شاری سلێمانیەکات و هەم لەلایەنێکی تریشەوە کە ئێمە بیرمان لێ کردوتەوە اقتصادی ناو بازار کە بۆ نمونە ئەو هەموو خەڵکی بیانی ئەهێنیتە ناو جەرگەی سلێمانیەوە تەبعاً کەیت سێری پرۆژەکەی ئێمە کات و بە گەڕەکە کولتوریەکانە ڤایبێکی هەستێکی زۆر خۆشیە بێت هەم ئەشتێت سەرێکیش لەناو بازاڕێ لەوانێ شتێ بکڕێ هەر سێرێ بکات بزانێ خەڵکی کورد چۆن شت ئەکرێ چۆن لەناو بازارە تەعامولەکە ئەبێ بە لایەنێکی اقتصادی زۆر باش بۆ ناو بازاڕیش چەند مۆزەخانە و چەند جۆر مۆزەخانەی تیابێت بیرتانەوە کردوتەوە پلانمان چ جۆرێک مۆزەخانە لە خۆگرێت پرۆژەکە لەبەر شوێنەکە خۆی شوێنێکی کۆنە ئەوێ بۆ مۆزەخانێکی زۆر باش ئێمەش داوا لە خەڵکەکەین کە ئیشەڵڵا شتەکەمان چۆ واری جێبەجێکردنەوە داوا لە خەڵکەکەین کە شتەکوانەکانمان بۆ بێنن بۆ ئێمە لای خۆمان بیپارێزین شوێنی تایبەتی بۆ دانی بۆ مۆزەخانە اینجا ئێستا لەو کۆڵانانەیە ماڵی کولتوریەکان هەیە ماڵی کولتورەکان هەیە ماڵی سۆفی کەریمی هەیە ماڵی زۆر ماڵی مەستورە هەیە ئەم منتیقانە هەمووی هەیە دانراوە ئێمە ئەوە ئەسڵ ئەبێ بە شتێک پشگیری لە پرۆژەکەی ئێمە کات کە ئەم شوێنە کورد دێواریانە هەیە و هەم وەکو خۆی وەکو هەیکەل هەر جوانە هەم وەکو ئەوەی کە هەمووی ئەبێ بە مۆزەخانەیەکی تایبەت کە دانراوە کە هەموو شتێکی کولتوری تیابێت ئێمە دوو شێواز مۆزەخانە دائەنین یەکێک لەوانە شتە کە لە پورە کوردەکان کە بەکار هاتووە دانەیەکی تریش دائەنین کە بۆ نمونە بۆ هونەرمەندەکان کە لەو منتیقەیە ژیاون لە بۆ سیاسیەکەش وە مێژوویکی تایبەتی هەیە گەڕێکی قەزازەکان کە لە سەردەمی ڕژێمە زۆر تایبەتر لەو گەڕەکە سەیری ئەو ڕەگەڕەکە کراوە کار بۆەوەکەنەوە طبعا بەڵێ ئەبێ ئێمەدا هەموو ئەو شتانەی کە لەو منتیقەیە ڕوویا لە مێژۆکەی کە گەڕێتەوە و خۆشی بێتە لە ڕژێمی بەعسا کە چۆن نیان هێشتووە خەڵک بێتنە ئەم شوێنە و کردوانە بە حدودێک کە کەس داخلی ئەم منتیقەیە نەبێت ئەمانە ئێمە ئەچین چی ئەەکەین کە ئێستا لە پلانمانەوەیە شوێنێک دابنین یان قطعەیەک دابنین کە باسی ئەوە بکات کە ئەم شوێنە مێژۆکەی چۆنە ئیتر بۆ نمونە بە زیرەکی دەستکرد بتوانین ڕسمەکان دروست بکەینەوە هەم ببێ بە ڤیژوەڵێک کە خەڵک بیبینێ و هەم وەکو نووسین بینووسین کە ئەم مێژووە ئەگەڕێتەوە بۆ کوێ دەستخۆش بێت هەرچە نایەوە تەمەنی ئەوتان نییە کە باسی ڕژێمی باسکرێ بەڵام دیارە زۆر بە وردی بەدووادا چونتان بۆ کردووە و ئاگاداری تەواوی مێژووی گەڕەکەکە هەن خۆش بێت تا چەند گرنگە ئێوە سوود لە وێنە کۆنەکان وەربگرنەوە لەبەرێمە هەمیشاڵێن وێنە بەڵگەیەکە یانی بۆ هەموو شوێنەکان سوود لە وێنانە وەربگرنەوەنێ بۆی بە تەواوەتی کە ئەو شوێنە کە ئەچیت ڕسەنایەتێکی خۆی پێوە دیار بێ هەوڵتاندا وێنەکانتان هیچ کۆ کردوتەوە تا ئێستا
لە ئێستادا نەوەڵە بەس ئەبێت بۆن مەمە ڕسمی کۆن زۆر هەیە ئێمە ئەتوانین ئەوانە کۆ بکەینەوە و خۆشت بتر بیکەین بە شوێنێک بۆ نمونە ئێمە دامانەوە کە لە وڵاتانی دەرەوە لە شوێنە گەشتیارەکانە کە داخڵی شوێنەکە ئەبیت وەکو نەخشەیە وەکو بۆردێکی لەیە بیزەبەت بۆردێکی لەیە کە پێت ئەڵێ بڕۆی بۆ کوێ ئێمە لەو بۆردەیە ئەتوانین ئەو ڕسمە کوردەواریانە بۆ نمونە لە بەردەم ماڵەکانە منسە ماڵی پیرەمێرد دان پێش ئەوەی داخڵی ناینە و ماڵەکەی بیت شوێنێکدا بنین کە هەموو مێژوەکەی خۆی باس بکات کە خەڵک چێت بۆن هەر خەڵکی شارەکەش زۆربەی نازانێت کە ئەم هونەرمەندانە لەم منتیقەیە ژیاون کە ئێستا هەمووی زۆر کەس گوێی پێ نایە بەزێ ماگەر شتێ بکەین کارێ بکەین کە ئەم شوێنە زیندوو کاتەوە تەبعانە بێ بە مارکتینگێکی زۆر گەورە لەلایەنی هونەرمەند لەلایەنی هونەرمەندی و لەلایەنی هونەرەوە لەلایەنی ئەدەبەوە لەلایەنی ئەوەی لەلایەنی اقتصادی ناو شارەکە و هەم گەشتیاریش بۆ شاری سلێمانی دەستان خۆش بێ زۆر بە گەرم و گوڕی و بەهێز و دەستان ناوەتە پرۆژەکە من بەردەوامیە بێت ئەم گەرم و گوڕی و هێزە تا جێبەجێکردنی پرۆژەکە وردەکاری تریشی تیاکەن لە پرۆژەکەتانە وردەوردە بە دڵنیاییەوە ئەوەڵە بتەکی چکەسە جلی ئێمە زۆر بیرلەوە کاتەوە کە شوێنێ دانێکە بۆ منە ڕسمی دیا بگرێ یان بۆ نمونە بڵاوی کاتەوە کە شوێنی کوردەواریمان هەیە بۆن هەمووی سەفەرەکە بۆ وڵاتانی دەرەوە کە بەس بۆ ئەوەی ڕسمێ بگرێ لە گەڵ شوێنێکی کولتەوە کوردی هێن شوێنێکی کلتوری خۆیان بیزە بە کللتوری خۆیان ئێمە بێ شتێ بکەین ئەم مارکتینگە بکەین کە وا بکەین کە خەڵکی دەرەوە خەڵکی بیانی بێن ڕسم بگرێن بە تایبەتی بۆ لە ناو شارێ قەزازەکان ئەمەژی پێبن ئێمە هەموو ساروشتەکانیشمان دیاری کردووە تەنها قازانجەکانیشمان دیاری کردووە بۆ منە هەنێک کەسێ ناتوانێت ناوێت یان پێویستی نییە یان کاتی نییە ناوێت بەناو هەموو کۆڵانەکانە بگەڕێ ئەو کاتە ئێمە بە 15,000 ئەیگەڕێنین بە ساری گۆڵفەکان واروە یەکێک هەیە کە ئەوێت هەمووی بگەڕێت ئێمە کاتە 20,000 ئەیگەڕێنین و زۆر شتی کەشماندانەوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دوادە پرۆژەکەتان ببینین کە چۆتە بای جێبەجێکردنەوە کە ئەم هەلەتانیا بە ئێمە کە بین ئەم پرۆژەیە باس بکەین پرۆژەکە جێبەجێکرایمەش سەردانیان بەڵێ ئێمە سەردانیان بە دڵنیاییەوە بەتەکید ئینشاءالله دەستان خۆش بێ دەستان